ئەنجومەنی کۆمیساران بە زۆنەری دەنگ بڕیاریدا وەڵامی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سەرۆکی پەرلەمانی کوردستان بداتەوە بۆ شێوەی خوارەوە. بەڕێز سەرۆکایەتی هەرێمی کوردستان بابەت وەڵام ئاماژە بە فەرمانی هەرێمی ژمارە 106 لە 8/6/2017 سەبارەت بە ئەنجامدانی پرۆسەی ڕاپرسی کۆمیسیۆن ئامادەکاری کردووە بۆ ئەنجامدانی ڕاپرسی لە 25/9/2017. هەروەها هێواخوازە کە پەرلەمانی کوردستان ئاسایی بکرێتەوە بۆ پاڵپشتی ڕێکارە یاساییەکانی پرۆسەکە بۆ بەڕێوەچوونی ڕاپرسی لە کاتی خۆیدا لەگەڵ ڕێزدا. دووەم، بەڕێز سەرۆکایەتی هەرێمی کوردستان بابەت وەڵام ئاماژە بە فەرمانی هەرێمی ژمارە 128 لە 12/7/2017 سەبارەت بە ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم و خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کۆمیسیۆن ئامادەکاری کردووە بۆ ئەنجامدانی ئەو دوو پرۆسەیە لە 1/11/2017 لەگەڵ ڕێزدا. سێم، بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان بابەت وەڵام ئاماژە بە نووسراوتان ژمارە 30 لە 29/5/2017 سەبارەت بە ئەنجامدانی پرۆسەی ڕاپرسی کۆمیسیۆن ئامادەکاری کردووە بۆ ئەنجامدانی ڕاپرسی لە 25/9/2017. هەروەها هیواخوازە کە پەرلەمانی کوردستان ئاسایی بکرێتەوە بۆ پاڵپشتی ڕێکارە یاساییەکانی پرۆسەکە بۆ بەڕێوەچوونی ڕاپرسی لە کاتی خۆیدا. هەروەها ئامادەکاری کردووە بۆ ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم و خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە 1/11/2017 لەگەڵ ڕێزدا. ئەنجومەنی باڵای کۆمیساران بەرواری 14/8/2017